بناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە داهاتووی کورد و سیناریۆکانی پێکهێنانی کابینە نوێی حکوومەتی عێراق دەکەین قسە لە سەرەوە دەکەین بۆچی لایەنە شیعەکان پەلایەنە لە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق لە کاتێکدا کابینەی ڕابردوو کابینەکەی سوودانی زیاتر لە ساڵێک دواکەوت و بۆچی ئەم جارە سونەکان خۆیان ڕەخستۆتەوە چاویان لە چییە و لایەنە کوردەکانیش بۆ پەرتەوازەیە بەنیازی چین لە بەغداد و ملمانی ئیران و ئەمریکا لە سەرپۆستی سەرۆکوەزیران چی بەدوای خۆی دادێنێ ئەم پرسە لەگەڵ هەرێک لە بەڕێزان ئەنوەر حسێن نووسەر و ڕۆژنامەنووس و دکتۆر ئیبراهیم محەممەد پسپۆری زانستی سیاسیەکان قسەی لەسەر دەکەین سوپاسیامە دەبوونتان دەکەین کاکتۆر بەخێر بنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین دەماوێت خوێندنەوەی بەڕێز بزانین سەبارەت بە ئەنجامی هەڵبژارنەکان لە ماوەی ڕۆژی داهاتوودا پێشبین دەکرێت دادگای فدراڵی ئەنجامەکان پەسەند بکات وەکو پێکاتەکان زیاتر لە بەرژەوەندی کێبووین دەبین کە شیعەکان توانیوانە پارێزگاری لە دەنگی خۆیان بکەن سونەکان پێشتر لە دەورو نزیکەی 70 کورسی بوون ئەم جارە بەرزبوونەوە بۆ 77 کورسی بەس لایەنە کوردیەکان کورسیان دابەزیەوە بە تایبەتی لە ناوچە جێناکۆکەکان. بەناوی خۆی بەشندەی میرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان کا حەکیم و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەلبەتە بابەتی ئەم جارە پێکاتەی بڵێن هاوکێشە سیاسەکانی پێکاتەکان جیاوازن. ئەگەر باس لەوە بکەین کە ئایندەی پێکهێنانی حکوومەتی ئایندە بەس تەنها حکوومەت نییە بەس تەنها چوارچێوەی بڵێن کابینە حکوومیەکەنێت تەنها ئەو ناگرێتەوە بەڵکو سەرۆکایەتی کۆماریش دەگرێتەوە و هەروەها سەرۆکی پەرلەمانیش واتە کۆی پرۆسی سیاسی کۆی دامەزراوە سیاسەکان هەردیز دامەزراوە هەردوو دامەزرا سیاسی دامەزراوە شیعی و تەنفیزی هەردووکیان سەر لە نوێدا سیاغەکردنەوەدا بۆی لەم میانەیەدا ئێستا شیعە بۆ خۆی چوارچێوەی هەماهەنگی هەیە گفتوگۆی تایبەتیەکە لە نێوان خۆیاندا و گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی دەرەوەدا دەکات و ئەمە هەنگاوێکی ئیجابیە بۆ شیعەکان خودی خۆیان کە لە مەترسی قۆناغەکە تێگەیشتون لەوە تێگەیشتون کە بارودۆخی ئێستای عێراق جیاوازە لە ڕابردوو وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەقوڵی لەسەر خەتە لەگەڵ پێکاتەکانی ناو عێراق بۆ ئەوەی کەوا چۆن حکوومەتی ئایندە پێک بێت و کابینەکان پێک بێت و بەرپرسیش لە بەردەمە ئەمەدا هەیە بەرمەستی شەیە ئەوە هەروە سونەکانی ژەگە بێن باسی سونەکان بکەین سونەکان ئەم جاریان جیاوازە جارەکانی تر ئەنجومەنێکی سیاسی نیشتیمانیان پێکێناوە هاوشێوەی ئیتاڵی تەنسیقی پێشتر ئەمان لە چوارچێوەی هاوپەیمانێتێکی جیاوازە بۆ نمونە حەلبوسی بە جیاوازی ئەچوە ناو هاوپەیمانی لەگەڵ لایەنەکانی تردا لەگەڵ کورددا لەگەڵ شیعەدا و هەروەها خەمیس خنجەریش هەڵوەستێکی جیاوازی لە حەلبوسی هەبوو بەڵام جارە موسەنا سامەڕایی و حەلبوسی و خەمیس خنجەر و ئەوانە تریش هەموو سونەکان پێکەوە لە چوارچێوەیەکدا کۆبوونەتەوە کە پێی دەوتێت ئەنجومەنی سیاسی ئەمە هەنگاوێکی ئیجابیە بۆ سونەکان خودی خۆیان کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسە سیاسیانەدا دەکەن کە لە بەردەمیاندایە کە لە سەرگیترینیان بریتە لە پێکهێنانی کابینەی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی کۆمار بۆیە کە کاتێک سونەکان ئەمایان پێکەناوە ئەجندای تایبەتیانی هەرێکێک لەم پێکاتانی ناو سونەکانش ئەجندای تایبەتی خۆیان هەیە ئەگەر سێری حەلبوسی بکەن حەلبوسی لە کاتی بانگەشی هەڵبژاردنەکان و دوای بانگەش هەڵبژاردنەکانیش باس دەوە دەکات کە ئەو بێتە سەرۆکۆماری عێراق بەڵام بەشەکانی تری سونە وەکو خەمیس خەنجەر و سامەڕایی ئەوان لەگەڵەوەدا نین کە داوای سەرۆکایەتی کۆمارکەم بەڵکو دەنەوەکو عورفێکی سیاسی وەکو عورفێکی دابشکردنی پۆستەکان لە نێوان پێکاتەکاندا ئەوە بەشی کووردە دەبێت کورد بۆ خۆیانەوە پێک بن ئەگەر بێنە سەر کورد بەڕاستی پێ بڵم کورد زۆر پرتاوازیە زۆر بەلاوازی دەرکەوێت لەم هاوکێشانەدا بە لێکترازاوی دەردەکەوێت ئەلبەتە ئەمە تەنها لە بینی معارەزە و هەردوو حیزبی دەسەڵاتداران نیە بەڵکو لە نێوان پارتی یەکێتی کە دوو حکمی دەسەڵاتدارن و پارتی یەکێتی لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەجیاوات ئێمە بە سێ ئاڕاستی جیاوازی لە نێوان پێکاتەکانی کوردیدا هەیە بۆ پەرلەمانی عێراق بۆیە لەم هاوکێشەی سیاسیانەدا زۆر قورسە کورد بتوانێت داخوازەکانی کورد لەبەرچاو بگیرێت یا داخوازەکانی کوردستانی داخوازە کوردستانەکان جێبە بکرێت لەگەڵ بەغداد چونکە کاتێک کە تۆ دابەش بوویت لە ناو کۆمەڵگایەکی دابەش بوودا زۆر ناڕەحەتە بتوانانی ئامانجەکانی نیشتیمانەکەت ئامانجەڕاوەکان نەتەوەکەت ئامانجە گشتیەکانی هاوڵاتیان لەبەرچاو بگیرێت لە کاتێکدا کە ئەم پێکاتانەی تر بە یەکگرتووی دەچن ناو پرۆسە سیاسەکە و تۆ بە لێکترازاوی دەڕۆیتە ناو پرۆسە سیاسەکە و بۆیە خاڵی سەرەکی ئێستا بۆ کورد
تحدیەکی گەورە لە بەردەم کووردا ئەوەیە کەوا بێت و ئەم هێزە سیاسانە چۆن بتوان لە چوارچێوەیەکدا خوان ڕێکخەنەوە کەم پێم وایە لەم قۆناغەدا بەم شێوازە لە مستەحیل نزیک بۆتەوە چونکە دابشکاریەکان دابشبوونەکان لە نێوان ئەم هێزە سیاسیانە زۆر سنووری بەزاندووە ئەن تۆ سەرکە لە نێوان پارتیوێکێتیدا بوو مدەی زیاد لە ساڵێکە حکوومەت تەشکیل نەکراوە پەرلەمان کۆنە بۆ تۆ لە هەرێمی کوردستانە ئەی چۆن بەم دابشبوونەوەی بتوانن لە بەغا مثلا داخوازەکانی کورد بەدی بێن و داخوازەکانی کورد بەرجەسە بکەن لە ئەو بەرنامە حکومی کە دێتە پێشەوە لە پۆستی سەر و کۆماری لە پۆستەکانی تر لە ئایندەی عێراقدا و لە پرسە گشتیەکانە وەکو پرسی موچەوە پرسی ناوچەدابرێنراوەکان و کۆمەڵە کێشەی تر کێشەی نەوت و غاز کێشەی ئەم کێشانەی کە بەردەوام لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان بەغدادا وجودی هەیە کابەتە بابەتەکە لێرەدا بەدەر لەوەی کە ئەم دوو هێزەی دەسەڵاتە لە بەغدا بۆ بەغدان ناکۆکن لە هەرێمی کوردستانیشان ناکۆکن لە بەرامبەر ئەمانیشدا هێزێکی ئۆپۆزیسیۆن هەیە بە چەند حیزبێکەوە ئەم هێزە ئۆپۆزیسیۆن ناکۆکن لەگەڵەمان لەگەڵ لەسەر کۆمەڵێک بەرنامە ڕێژی بۆ بەغا لەبەرەوە ئێمە گەربێت و لە ناو کۆمەلگایەکی دابش بوودا قرارە مثلا پرۆسی سیاسی و ئەکتی سیاسی و هەڵسوکەوتی سیاسی بکەین پێویستەکان لەو مەترسیانە شتێ بگەن کە بۆ سەر کوردەیە و لە ئێستادا ئەو مەترسیانەی بۆ سەر کورد هەن زۆر زیاترە لەو مەترسیانەی کە بۆ سونە هەن ئەو هەلانەشی لە بەردەم سونەدا هەن زۆرتر لەو هەلانەی کە لە بەردەم کووردا هەن واتە بە دووبار کورد مەترسیەکانی بەردەمی زۆرترە لە سونە کە سونە خۆی یەخستووە کوردش زیاتر دوای انتخاباتەکان دابش بوون واتە ئەگەر سێری هاوکێشەی سیاسیە هاوکێشەی دابش بوون کە لە هەرێمی کوردستان بەر لە انتخاباتەکان دوای انتخاباتەکان دەبینین گوتاری سیاسیم حیزبانە زۆر بەرتەسک بۆتەوە لە گوتارێکی فراوانەوە هاتۆ بەر گوتارێکی بەرتەسکتر و ئەمەش ناکۆکیانی قوڵتور کردوێتەوە بەدەر لەوەی کەوا ئێمە بەڕاستی ئەجەندایەکی نیشتیمانیمان نییە ئێستا ئەم هێزە سیاسان لەسەری کۆک بوونەوە بۆیە باشترین حل بۆ ئەوەی کەوا کورد مافە کوردستانەکان یا بەواتایەکی تر ئەگەر کورد بێوە مافەکانی هەرێمی کوردستان مافەکانی هاوڵاتیان مافی نیشتیمانی مافە گشتیەکان ئەو ئەساسانەی کە هەموو هاوڵاتیان تیا مشتەرەکن لە بەغدا بەدەست بێت بەڕاستی بەم جۆرە لە دابەشبوونە ناتوان بەرجەستەیکن لە بەغا بە هەمان شێوە بۆ ئەوانی تریش لەم دابەشبوونەدا قازانجە کە ئەم هێزە کوردیانە بەو شێوازە دابەش بوون بۆیە لە کاتێکدا کە دەبینین هێزێکی وەکو شیعە ئێستا لە سەروبەندی ئەوەدا کە چۆن کاندیدی سەرۆگۆزیران بۆ خۆی دیاری بکە لەگەڵەوەژە چاوی لەوەشە کە کورد پشگیری بکە چی هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان پشگیری دەکات چونکە ئەومان لەبیر نەچێ من نزیکە 6 کورسی پەرلەمانی بەغامانێ ئەم 6 کورسیە ئایا چۆن شیعە ئەتوانێت سوودی لە ببینێت یا مەسەلەن سونەکان چۆن ئەتوانن پشگیری کورد بەدەست بێن بۆ کۆمەڵێ پۆست یان دژایەتیکردنی کورد بۆ کۆمەڵێ پۆست لەبەرەوە ئەمانە بەڕاستی کۆمەڵێک سیناریۆن کۆمەڵێک ئەگەرن کۆمەڵێک تەحەدیاتن لە بەردەم پرۆسەی سیاسی عێراقی کە بیم وایە دەخایەنێت مەگەر فشارێکی ئیقلیمی فشارێکی نێودەوڵەتی لەم پرۆسەیدا بێتە بوون بۆی کەوا بتوانێت پرۆسەکە باڕاستێکی باشە بڕوات ئەگەر دوایش بێنە سەری باسی ئەوش بکەین کە ڕەهەندی خارجی کاریگەری هەبووە لە دوای 2023 لەسەر شێوازی تەشکیلکردنی حکوومەتەکان و کابینەکان و ئەو کەسانەشی کە پۆستە سیادە گەورەکان وەردەگرن لە عێراق هەتاوەکو ئێستا بۆیە لەم انتخاباتشدا دەبێت چاوەڕێەوە بکەین کە عاملی دەرەکی یان ڕەهەندی دەرەکی کاریگەری هەبێت یا بەرجەستە ببێت یا گەڵاڵە ببێت لە ئەم چوارچێوەیەدا کە ئێستا حکوومەتی عێراقی لە بەردەمیدا دەستەوەسان ماوەتەوە لە تەشکیلکردنی حکوومەت و لە دیاریکردنی پۆستەکان وەکێبی ئەو پۆستانە بۆیە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران بە دەرەجەی یەکەم ئەم دوو دەوڵەتە کاریگەریان هەیە لەسەر شێواز و ئاراستەی هاوکێشە سیاسیەکانی عێراق و دابەشکردنی پۆستەکان لە ئایندەدا و ئەوەی دەمێنە سەرەوەی بزان ئایا هێزەکانی تر چۆن مامەڵ لەگەڵ ئەم پێداوانە دەکا ئەم دراوانە دەکا کە ئێستا لەسەر گۆڕۆپانی سیاسی هەن بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دێمەوە خزمەت کاگەنوەر جەنابش بەخێر بێ سوپاسیان بەدەبوون دەکەین کاکتۆر خوێنەوەیکی کرد بۆ ئەوەی کە ئێستا شیعەکان یەکگرتوویەکیان پێوە دیارە سونەکان ئاپەیمانەتیەکان پێێنەوە کورد پەرتەوازێ بەڵام دەوی وەکو بەڕێز خوێنەوەی بۆ بکە وەکو پێکاتەکان یاخود لەناو دۆخی عێراق دوای هەڵبژاردنەکان کێ براوەی ئەم هەڵبژار نەبوو زۆر سپاس بۆ جەنابەت کاک حەشیم بۆ خێریش مەبەست لە براوی پێکاتەکان بڵین ئایا کورد دەنگەکانی کەمی کردووە لە ناوچەدابڕێنەوە بەتایبەتی کورسیەکانی ئەگەر مەبەست لە نێوان سێ پێکاتی شیعە و کورد و سونەیە بێگومان شیعەکان براون و براوەیەکە کە ڕەنگە لە دوای 2023 براوەیەکی ئاوا
بە دیزاین کراوی سەرکەوتنیشی چاوەڕوان نەکراو بە تایبەتی کە زۆر لایەن و جیهەتی سیاسی گرێویان لەسەرەوە کرد کە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر ڕووداوەکانی 8 دیسەمبەری سووریا و شەڕی ئێران و ئیسرائیل پیان وا بوو کە عێراق یا شیعەکان بۆ بە تایبەتی حەشتی شەعبی و گروپەکانی مقاومە بە دەردی حیزب الله و حەماس و حوسیەکان و ئەوە ناچن بۆیە پیان وا بوو کە زۆرتر جەختیان لەسەرەوە کرد کە پێش هەڵبژاردنەکان ڕەنگە هەڵبژاردن هەر نەکرێ ئیسرائیل هێرشەکاتە سەر حەشتی شەعبی یا گروپەکان و یان چیوچیوانە بەهەرحاڵ ئەو سیناریۆیانە نەکەر ڕاز دەرنەچوو و نەکەر ئەم هێزانە پاشەکشیان نەکرد بەڵکو بە نظری من لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبرەوە ئەم هەڵبژاردنانەی عێراق گەورەترین سەرکەوتن بوو بۆ کۆماری ئیسلامی ئێران و بۆ شیعەکان لە عێراقدا بۆ دەلیلێکی خۆ پێشتر هەر دەوروبەری 180 کورسیان هەبووە ئەمجار ڕەنگە 180 پێشتر ئەگەر مەسەلەن ئوستاز 200 کورسیشیان هەبوو بێ لە هەلومەرجێکا کە ئێران وەکوی کە خاوەنی نفوزی گەورەیە لە عێراقاوە خاوەنی هەموو جار ئێران تۆمەتبارەکرا بۆی کە ئێران تەزویری کردو بۆ شیعەکان و دەستێوەردانی کردو وەکوتم ئەم جارە پیانوە بوو کە ئێران ناتوانێت دەخالەت بکە و دەور و نەخشی هەبێ و بۆ مانایەکی تر سونیەکان پارەیەکی زۆریان سەرف کردو لەم هەڵبژاردنانەیە بۆ لیستەکەی حەلبوسی و عەزم و ئەوانە بەڵێ مەبەسم تورکیا عەربستانی سعودیە قەتەر و ئیمارات و ئەوانە بەڵام لەگەڵەوەشان نەیانتوانی و ئامانجەکەیان بێن نەدی بۆیە قسەکەمەوەی ڕاستە شیعەکان لە دەورانی پێشووتریشە ئەو کورسیانەی جەناب دێڵێ هێناویانە بەڵام ئەلەم هەلومەرجە تازەیە کەوبوونە ململانەیەکی سەختەوە خودی گروپە شیعەکان مەتایبەتی منافسەی نێوان مالیکی و سۆدانی و مەسەلەن خەزعەلی لەگەڵ مالیکی هەمووانە بەڵام قسەکەوەیە دیزاینێک کراوە ئەمجارە ئوستاز دیزاینێک کراوە کە دیزاینی هەڵبژاردنە من مەبەسم بەڕاستی تەزویر نییە مەبەسمەوەی دیزاینێک کراوە چۆن مەسەلەن دیقەت بە لەناو لیستی ئەمار و تەنمیەی سۆدانی فالح فەیاس هەیە و لە ناو لیستەکەی سۆدانی کەتیبەکانی سید شوەدا هەیە بەڵێ ئەم گروپە چەکدارانە کە بە حساب خراببوون لە لیستی تیرۆرەوە و پاشەکشیان پێکراوە ئەبوو دەور و نەخشیان نەبێ ئوستاز 74 کورسیان کۆ کردوتەوە لەو 189 کەوانە بەتای ئەوە یەک دووهەم ئوستاز گروپێک کە لەسەرەوەی بە حساب هەم گروپی یەکەمینی مقاومەیە و هەم لە ناو سەرەکیترین لیستی تیرۆری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە مەسەلەن لیستی قەیس خەزعەلی صادقون کەچی لە هەمان کاتە سوپرایزی هەڵبژاردنەکانە بە تەنیا بەبێ هاوپەیمانەتی 22 کورسی پێکەناوە 22 کورسیە ناوە قسە دەلالەتە لە چی دەلالەتە لەوەی کە لەمە دووە گروپی صادقون یا خەزعەلی عەسایبی ئەهلی حەق نوێنەرایەتی ڕەسمی گروپە شیعیەکان و بە تایبەتی مقاومەکە و ئەتوانێت ببێ بە ئەڵتەرناتیڤی موقتەدا سەدر بەڵێ ئەبێ بە ئەڵتەرناتیڤی موقتەدا سەدر بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی ئوستا جارێ بەشێکی دەنگەکانی ڕوتی موقتەدا سەدر ڕوتی سەدر چۆ بۆ خەزعەلی چونکە پێگە جوگرافیەکەیان و دەنگدەریان یەک شوێنە هی یەک منتقەیە و بە تایبەتیەوەش بزانی کە خەزعەلی خۆی لە ڕوتی سەدر جابوتەوە ئەمە یەک دووهەم ئوستاز هەردووچیان مەرجعیەکەیان محەممەد باقر سەدری باوکی سەدرە یعنی لە ڕووی مەرجعیشەوە ئەتوانێ کاریگەری هەبێ سێهەم ئوستاز ئەمانە بەهێزترین گروپی مقاومە بوون قسەکە چییە قسەکەی گروپی صادقون لە 2 کورسیەوە بۆ بە حەوت بۆ بە 9 بۆ 15 سا بۆ بە 27 هەڵکشانەکەی ناتەبیعیەوە بە ڕێی من سوپرایزی هەڵبژاردنەکانە وەربۆیە قسەیەک لە دوای هەڵبژاردنەکان قسەیەکی کرد خەزعەلی وتی سەرۆکوەزیرانی داڵی 2029 مەدایانین بە نەزەری من واژە بێ یعنی یەکەم ئەبێ بە ئەڵتەرناتیڤی سەدر من ناڵم سەدرە سڕنەوە بەڵام ئەو پێگە جەماوەری سودانی بەڵێ ئێستا ئێمەگە پێمان وایە بەڵێ ئێستا ئەگە من پێمان وایە سودانی 46 کورسی هێناوە بە هاوپەیمانێتیەکەی لە ناو هاوپەیمانێتی سودانی فالەفەیازی عەقدی وەتەنی 12 کورسی هێناوە سەرۆکی بەڵێ
لەو سەرەوە ئەحمەد ئەسەدی 8 کورسی هێناوە زائیدەن علاوی لەگەڵە زایدن چەند گروپی تر لەگەڵە بە هەموو حسابێک سۆدانی خۆی ئەگاتە 15 کورسی هێناوە لەو سەرەوە هاوپەیمانەتەکەی مالیکی ئەویش مەسەلەن جگە لە کەتیبەکانی سەیدی شۆدا و جگە لە حرەکەیەکی سیاسی لەگەڵ ئامۆزاکەی چەند گروپی جیاوازی تێ یعنی خۆی بە هەموو حاڵەتێک ناگاتە 12 کورسی کەواتە وەختێک سادقون بە تەنیا 27 کورسیێنێ وەخت و حرەکەی بەدر بە تەنیا نزیکەی 20 کورسیێنێ یعنی چی یعنی ئەم گروپانەکە براون بەبێەوەی ئەمانە هاوپەیمانەتیان هەبێەوە ئەمانە بەڕەسمی نوێنەرایەتی مقاوماکەن چ بەدر چ خەزعەلی بۆیە قسەکەم لەسەرەوەیە کە ئێران دەور و نەخشی زۆری هەبووە لەوەی کە دیزاینەکەی بە جۆرێک کردووە هەموو ئەم گروپانە لەناو ئەم هاوپەیمانەتیانەیە وجودیان هەیە ئەمە خاڵێکی زۆر مهمە و ئەو گروپانەی کەوێ بیان کاتە ئالتەرناتیڤی کۆی گروپەکان بەتەنیا دابەزیون و سەرکەوتوش بوون لە هەڵبژارنەکان و دەنگی زۆریان هێناوە بۆ ئێستا قسەکەوەی ئەگەر سەرک وەزیران بە نەزەری من ئەو گەمەی یا ئەو جەولەی مالیکی و سۆدانیەکەن بەقەدەر دەور و نەخشی سادقون بەقوت نییە سادقون و بەدر دەور و نەخشی زۆرتریانە بێ لەمە بۆیە بەدر مەسەلەن لە چەند ڕۆژی ڕابردووە قاسم عارەجی کاندید کرد بە ڕەسمی بەڵام مەسەلەن ئەگەر سبەینێ هەر ئەو هاوپەیمانەتی ئەمار و تەنمیە فالح فەیاز سۆدانی کاندید ناکە لە هەر حاڵەتێکدا فالح فەیاز بۆش ناسراوە کە زوو هاوپەیمانەکانی دۆستەکانی ئەفرۆشێ و بەجێیان هێڵێ ئەمە لە دەورانی پێش ئەمەی کردووە قسەکەش پەیوەندی نییە بەڕاستی بەوە پەیوەندی هەیە بەوەی ئەمانە وابەستەی ئیدۆلۆژیایەکن کە پەیوەندی هەیە بە قوم و ئەمە نەشاردراوەتەوە مەگە چۆن هەریەکە لە وڵاتانی عەرەبی کاگەنەوە لە ناو سونەکانیش خۆ حەلبوسیش سەرڕایەوەی کە لە پەرلەمان دوورخرایویش پێش کەوتوایە بەڵێ یەکێ ئوستا جایەکی تر لە سوپڕایزەکانی ئەم هەڵبژاردنە محەممەد حەلبوسیە لیستی تەقەدومە بڵێ بەو دەلیلەی محەممەد حەلبوسی دوای هاوپەیمانەتی سبحی نێوان بارزانی و سەدر و حەلبوسی لە هەڵبژاردنەکانی 2021 بۆ کۆکردنەوەی سەیەکیەوەی کە بتوانن حکومەتێک تەشکیلکەن و لە دەستی سۆدانی دەربێنن هاتن هاوپەیمانەتیان ساز کرد ئەم هاوپەیمانێتە هەم ماڵی شیعی کەرد و هەم کۆماری ئیسلامی ئێرانی دیگەران کرد بۆیە لە دەرەنجامی ئەوە هەرکام لەمانە باجێکیاندا ئەو فشارانەی خراە سەر حکومەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی دەرەنجامی ئەوە بوو و پاشەکشکردن بە مقتەدا سەدر بە 73 کورسی و ڕاستە خۆی ویستی خۆی هەبوو فشاری زۆری لەسەر بوو و لەم هەڵبژاردنانەشە بۆی دەرکەوت بوو کە ئەو جێگە و پێگە و موقعیەتێ نەماوە بە ئاسانی ناتوانێت ئەوەی کە خۆی ئەویست بیکە حەلبوسیش کە دوورخرایەوە باجی ئەو هاوپەیمانەتیەدا بەڵام چانسی چییە بوو سوپرایزی چی بەدەستێنا ئەوەیە کە چانسی ئەوەی هێناکەوە کوتارق هاشمی لێ نەهات بەڵکو بۆ بە نوێنەری ئەکسەرێتی سونەکان بۆچی دلیلی ئەوەیە کە حەلبوسی تێگەی لەوەی کە دژایەتیکردنی چوارچێوەی هەماهەنگی دژاکردنی ماڵی شیعی دژایەتیکردنی سیستانی دژایەتیکردنی مەرجعیەت و بە تایبەتی نفوزی کۆماری ئیسلامی ئێران لە عێراقا ئەو باجەکەیەتی بۆیە لەم هەڵبژاردنانەیە بە نەزەری من دەبێتەوە سەرۆکی پەرلەمان بەڵێ بەهێزترین چانسی هەیە جگەرەوەی کە بێتە سەرۆکی پەرلەمان ئەتوانێت بەشێک لە ئەنجێنداکانی ئێران جێبەجێکە و بۆ معلوماتی جەنابەت بەشتێک لە منافسەکانیشی لیستی وەکو عەزم کاریگەری کۆماری ئیسلامی ئێرانی لەسرە و منافسەکانی حەلبوسی و ئەوانەی کە تیاری تورکی و عەرەبستانی سعودی و قەتەری بوون وەکو بەڵێ کورسیەکانی زۆر کەمی کردووە قسەکەمەوەیە کە ئەم هەڵبژاردنانە لە کاتێک وەکو وتم گرەوە کا لەسەرەوەی کە کۆماری ئیسلامی ئێران پاشەکشە بکە و جگەلەوەی بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران جگەلەوەی کە تۆ کورسیەکانی شیعەکانی وەک خۆی هێناوەتەوە کە ئەو زۆر لەو هەلومەرجە دووەم لەناو سونیەکان دەور و نەخشی هەبووە مەسەلەن ئێتیلافی یەزیدی هەبووە بە تەنیا کورسیەکەی ئەوان شیعە بڵێ یەک ئیتلافی یەزیدی هەبووە نەخێ دوایەوە و بۆ معلومە من بە نەزەری خۆم پێم وایە هێشتا هەژمونی لە ناو ئەم هەڵبژاردنانەی لە ناو لیستە کوردیەکانیش هەژمونی خۆی پاراستووە سوپاس دەکەم دێمە خزمەتت کاک تۆ بێمە خزمەت بەرەزت سەبارەت بە دیاریکردنی سەرۆکوەزیران کاگەنۆر خوێندنەوەیکی کرد بۆ پێگەی لایەنەکان بەم زوانە بە زووی یەکلا دەکرێتەوە بۆ شیعەکان پەلەیانە لە دیاریکردنی سەرۆکوەزیران و ئایا سونەکانیش کە ئێستا انجومەنێکیان پێکێناوە ئەو بارودۆخی کە هەیە لە گۆڕانکاری لە سووریا ینی خواستی زیاتریان هەیە
دەنگەکە بەباشی نەگەشتە من کە حەکیم بەزەگەر ئەوەی تێگەیشتەوە لە بەڕێستان ئەوە بوو کە ئایا پەلەکردن لەم پرۆسیە لەلایەن شیعەکانەوە ئایا خواستی سونەکان بە دیدی ئەوەی کە کاگە نوەر باسی کرد من پێم وایە سونەکان بە تایبەتی حەلبووسی براوە بۆ لەوەی کەوا خواستی پۆستی سەرۆکۆماری خسۆتە ناو شاریعی سونیەوە خۆ حەلبووسی باشە زانێ ئەم داواکاری ئەو سەرکەوتو ناوێت بەڵام لە هەمان کاتا ئیسفادەیەک و تەسویقێکی باشی بۆ خۆی کردووە بۆ بە شاریعی سونی دەڵێت ئەوە من داواکاری پۆستی سەرۆکۆمار بووم بەڵام هەم کورد و هەم شیعەش دژمان بوو سەر ڕای ئەوەی کە ئەم دوانش دژمان بوون ئەوە سونەکانی تریژ ئەوانەی کە ئێوە دەنگتان پێدان لە بەشێکی لە شارەکانە سونیەکان ئەوانش دژیەوە بن کە ئێمە پۆستی سەرۆکۆمار بەدەستبینەوە بۆ ئەم پێم وایە پۆستی سەرۆکۆمار وەکەودا بەشکارێکە لەسەر ئەساسی سازانگەرایی لە عێراقدا بەڕێوە چۆ دوای 2005 بە تایبەتی دوای دەستوری عێراقی کە دامەزراوە و پێشتریش لە 2023ەوە بۆ 2005 بەڵام لە سەرەتاوە لە لای غازی عەجیلیان بوو سەرۆکۆمار بەم شێوازە دەڕواتەوە کە کورد سەرۆکۆماری لە لابێت و دوای ئەوەش شیعە بە حکمیەوەی کەوا زۆرینەی لە عێراقا ئەویش بۆ خۆی سەرۆکی و ئەنجومەنی وەزیران و بەیەسنین پۆستی لە عێراقا بەردەکەوێت و بەرکەوتەی سونەکانیش برێتێ لە سەرۆکی پەرلەمان بەڵام ئایا ئەمە دەبێتە هۆی ئەوەی کەوا ئیسراع بکرێواتە پەلە بکرێت لە دەستنیشانکردنی سەرۆکۆزیران پێم وایە گرێکوێرەی پۆستە شیعەکان بریتێ لە سەرۆکۆزیرانی شیعەکان ئەوانە کە ئێستا ناویان دێت پێم وایە چانسیان چی مالکی چی سوودانی چی کازمی چی شەتری وەچێ ئەوە کە ئیتریشیان ئەمانە کە محەممەد تۆفیق عەلاوی و کێوکێوانێک کە باز دەکرێن بەڕاستی ئەمانە کاندید نەکراون بە شێوازێکی فەرمی لەلایەن چوارچێوە هەماهەنگیەوە بەڵام ئەمانە خەڵکانێکن حەزیان بە پۆستەکە هەیە بەڵام تەبیعەتی ئەم پۆستە وایە حەز ناکەن کەسێکی بەهێز ناو شیعەکانە دەستی بەسەردا بگرێت و پۆستەکە بەڕێوە بەرێ بۆ ئەوەی کەوا زاڵێ بەسەر شاریعی شیعیدا بەناو شیعەکاندا و بتوانێت هەیمنەیەکی زۆری بەسەر شیعەدا بە دەنگدەرانی شیعیدا هەبێ بۆیە بە دڵنیاییەوە گرێکوێری ئەمانەوەی بەڵام حەزەکەم ئەمە لێرەدا بڵێم شیعەکان بەر لە ئینتیخاباتەکان لەژێر فشاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا یاسای حەشتی شەعبیان لە پەرلەمان کشاندەوە ئەم هەنگاوە عاقڵمەندەکانی ناوشیعەوەیان کرد کە فشاری وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەسەر خۆیان لابن بۆیە ئێستاش بەرەنجامی هەڵبژاردنەکان وەکو میوانە بەڕێزەکەشتان ئاماژەی پێکرد فعلەن لە قازانجی شیعەکانی عێراقا بەڵێ لە عێراقا نزیکە 11 پارێزگا بە تەواوەتی شیعان یا شیعەنشین یا شیعەکان زیاتر زاڵن بەسەریدا ئەمە دەرەنجامیەوەی هەر هێزێکی شیعی لەو ناوە بێت دەنگدەرە شیعەکان بۆ خۆی دەبا بەڵام ئەومان لەبیر نەچێت کە فەرقێکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە عێراق لەگەڵ ئێرانە ئەوەیە کۆمەڵی هێزی سیاسی حیزبی سیاسی لە عێراقدا هەن کە درێژبووەوەی کاریگەریەکانی ئێرانن لە عێراقدا بەواتایەکی تر پاڵپشتی کراون لەلایەن ئێرانەوە بە درێژایی مێژووی خەباتی ئەمان لە دژی حکوومەتی سەدام و دوای حکوومەتی سەدامیش ئەو هێزە تازانی کە دروست بوون وەکو خەزعەلی وەکو ئەوانی تریش بۆیە فەرقی ئەوەیە کە ئێران هێزی سیاسی و حیزبی سیاسی و پەرلەمانتاری هەیە کە وەلایەکی تەواوی بۆ ئێران هەیە بەڵام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەم هێزەی نییە لە عێراقا بەڵام کاریگەری ئابووری کاریگەری سیاسی کاریگەری استراتیژی و سیادی بەسەر عێراقەوە هەیە و کاریگەری سەربازیشی بەسەر عێراقەوە هەیە بۆیە لەم ناوەندەدا شیعە توانیوێتی پێگەی خۆی بەهێزکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش بۆ خۆی لە عێراقدا بەهێزە و بارودۆخی عێراق لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاست وەکو هیچ لەو دەوڵەتانە نەبووە نە یەمەن و نە فەڵەستین و نە لوبنان و نە سووریا و نە ئەوانی تریش هیچ وەکو عێراق نەبووە لە هەموو ئەو شوێنانە بینیمان کە چۆن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل زایۆنیزم چۆن کاریگەریە هێرشیان کردە سەر ئەو ێزانەی تر و چۆن لاواز بوون لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستدا بەڵام عێراق یەکێک لە هۆکارەکانی من پێم وایە ئەوەیە کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چاوی لەو 3 ملیۆن و نیو بۆ 4 ملیۆن بەرمیل نەوتەی عێراقە کە ڕۆژان دەڕواتە بازارەکانی جیهانەوە ئەگەر بێت و لە عێراق بدرێ ئەگەر بێت و نەتوانێت کۆنتترۆلی بارودۆخەکە بکە ئەو کاتە بازاری وزەی جیهان کاریگەری خراپی بۆ دروست دەبێ واتە نەوت یەکێکە لەو هۆکارانەی کە وای کردووە یەکێکە لە هۆکارەکان کە وای کردووە عێراق بە دوور بێ یا حەشتی شەعبی بە دوور بێ لەوەی کەوا بەسەر یەمەندا هات یا بەسەر سووریا هات یا بەسەر حیزب الله هات لە
لە لوبناان خاڵێکی تریشی ئەوەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پارەیەکی زەبەلاحی لە عێراقا سەرف کردو ئەگەر بێت و ئێستا دیسانەوە بە هەمان شێواز عێراق تێک بچێتەوە لە ناو خودی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکامە دەوروژێنرێت ئێوە چون تریلیۆنەها دۆلارتان لە عێراقا سەرف کردو ئێستا عێراقیش بەو شێوازەیە کە دەیبینین وەکو یەمەنی لێ هات یا وەکو سووریا لێ هات یا وەکو شوێنێکی تری لێ هات و زمانیش نییە لە عێراقدا گەر بێت و بارودۆخەکە بگۆڕێت کۆمەڵی هێزی بەدیل لە عێراقا دروست ببێت بۆ نمونە ئەحمەد شەرع لە سووریا هەبوو بوو بە بەدیل و ئێستاش وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا تعاملی لەگەڵاکە بەڵام لە عێراقا کێ بێتە بەدیل لە عێراقا 11 محافظە شیعان ئەم شیعانش عمقێکی مێژوویی نەجەف و کەربەلای تێدا هەیە ئەمانە زۆر جیاوازن بە دەوڵەتەکانی تر بۆیە ئەم بارودۆخانە و کۆمەڵی بارودۆخی تر هەن وای کردو کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەوەی کە لە سووریا کردی ئەوەی کە لە یەمەن کردی ئەوەی کە لە لوبنان کردی یان دەستی ئیسرائیلی کردەوە لە لوبنان و لە فەڵەستین لە غەزە لە شوێنە ئینترنێت کات بەڵێ سپاس دەکەم دێمەوە خزمەتت دواتر کاکەن سپارت بەلایەنە کوردیەکان سەرنجی بوو لەسەر ئێستا بڵێن ناکۆکەن پێ دوایە چۆن دەستنە بەغدا ڕەنگ دەڕۆژی تر ئەنجامی هەڵبژاردن پەسەند بکرێت فریاو دەکەون بێ کۆبڕۆن یان بەزیا دەڕۆن بە سیارەستە دەڕۆن بە چوار ئارەستە وڵا لە ڕاستیە بەداخەوە کە ئەزمموی مەسەلەن حیزبی کوردی لە ناو ئەنجومەی نوێنەرانی عێراق بەردەوام خۆی دووبارە کاتەوە کە یەکگرتوونین من پێشم وایە بەم شکڵە بەردەوامە بێ زۆرتریش ململانەکە بخۆ دەزانین لە نێوان ئەم دوو هێزایە لە نێوانی چێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستانە بەڵام لە هەرحاڵدا لە ئاخر مەتافان پێم وایە بەیەکەوە ڕێگەکەون و هیچ چانسێکی تریشیان نییە بەیەکەوە ڕێگەکەون لە ئاخیر خۆوەشی دوو جاری پێشوو ئەویان کردووە پێم وایە ئەم جارش بە هەمان شێوە بێ بەڵام ئەوەندەی من بزانم مثلەن پارتی دیموکراتی کوردستان ڕەنگە مەیلیەوەی هەبێ کاندیداتۆرێکی هەبێ بەرامبەر بە کاندیداتۆرەکە یەکێتی بەڵێ ئێمە پێم ئەنوایە دوو تەجربەی ڕابردوو هەردوو تەجربەکە پارتی دیموکراتی کوردستان نەیتوانانی ئەو پۆستە بەدەست بێنێ و یەکێتی نیشتیمانی هەڵێ شاریان دەوێت پۆستەکە وەرگری وەڵا لە ڕاستیشە مەیلی هەیە زۆر باسی جیاببوونەوە لە عێراق پێشتر گوتاری دژە عێراقی عێراقچێتی پۆستی سەرۆکۆماریەکەی لەرکەکانی وایە یەک پارچەی خاکی عێراق پێم وایە پارتی دیموکراتی کوردستان ئێستا موقیفەی ینی خۆیان ئەڵێن گۆڕاوە و ئاڵگۆڕ لەسەر بیر و باوەڕیان پێکەوان مەسەلەن بە ناشیشانەوە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی کوردستانی ئەڵێ مەیلمانەیە بۆ سەربەخۆیی بۆ ڕیفراندۆمێکی تر خۆ مەسەلەیەکی نیشتیمانی کوردستانش نەهی لەمە ناکات بەڵام قسەکە بە نەزەری من پۆستی سەرۆکۆماری پەیوەندی هەیە بە پۆستەوە پەیوەندی هەیە بەم ململانە سیاسیانەوە لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی ئەڵێ ئێمە ئیتفاقیەکمان هەیە سەرۆکی هەرێمی یەکسانە بە سەرۆکی کۆمار بەڵام قسەکەوێن ئەگەر ئەم ئیتفاقی حەقە بەڕاستی ینی کۆنکرێتی بێ سابت بکرێ ئایا فعلەن وایە و ئەگەر وایە ناکرێت پارتی دیموکراتی کوردستان هەموو هەڵبژارنەکانی سەر کۆمار کاندیدێکی هەبێ بیخاتە دەنگدانەوە بەڵام لێرە لە سەرۆکی هەرێم بخرێتە دەنگدانەوە نە سەرۆکی حکوومەت ئەم پۆستانە تەلحە تەحسیل حاصل بێ بۆیە قسەکەم وایە ئەگەر ئەم جارش پارتی دیموکراتی کوردستان بچێتە ناو مەعمەعی هەڵبژاردن لەگەڵ کاندیدەکەی یەکێتی ئەگەر کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم جارە بردیەوە بێگومان سەقفی تەوەقوعەکانی پۆستەکانی بۆ هەرێمی کوردستان زیاتر بێ داوایەکە لە باڵبژاردن بردوومەوە پشتگیری پارتیناکەن چۆری لە نزیک بوونەوە مالیکی و بارزانانی پێشتر دوژمنی یەک بوون زۆر لێک نزیکنی زانی ئوستازەکە من لە بچووکترین حاڵتا پێت بڵێم مالیکی خۆی ناتوانێت بڕیاردا لەسەرەوەی تەیدی کێیەکە ئەوە ئەبێ بە نظری من ئەوەی خاڵی جەوهری ئەم ململانەیە کە لە عێراقا هەیە ئەبێ بە دەخالەتی ئەمریکا و ئێران یەکلا بێتەوە و پێشم وایە لەو هەڵ مەرجانایە کۆماری ئیسلامی ئێران پێی باش بوو کە ئەم پۆستە لای یەکێتی نیشتیمانی کوردستان بێنێتەوە و نەشی شادۆتەوە پشتگیریشی کردووە ئەمە یەک دووەمەوە کە من پێم وایە شیعەکانیش بۆ خۆیان ئەگەر قسەیەکیش لە میدیا فڕێدەن بەڵام نیەتی جدیان ئەوە نییە کە پشتیوانی لە کاندیدەکەی پارتی دیموکراتی کوردستان بکەن بە دلیلی بەبەسم هەڵبژاردنەکانی پێشوە و قسەکەمەوەی ئەگەرم بە شێوەیەکی هەڵبژاردن کێبرکێ لە نێوان کاندیدەکەی یەکێتی و پارتی بەڕێوەچوو ئەوە یەکێتی و کاتاڵم بە هەڵبژاردن بردوومەتەوە بۆیە وەزارەتی ناخۆشمەوێ لە هەرێمی کوردستان و پۆستی تریشمەوێ و ئەگەر بێت و کاندیدەکەی پارتی لەوێش بیباتەوە ئەوە بێگومان ئەوە چارەنووسێکی خراپ چاوەڕێی هەرێمی کوردستانەکە یعنی لانی کەم تا ئێستا 13 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان دواکەوتوە لە تەشکیل بوونی 13 مانگی تریش دواکەوێ و ئەگەر نەکاتە حاڵەتی نەخوازراوی تری پەنابردن بۆ دوو ئیدارەی مەسەلەن کەەوە خراپترین حاڵەتە بەڵام من پێم وایە بە دەخالەتی ئەمریکا و ئێران
مەسەن ئەم ڕەوشە ئارامە بێتەوە وەڵام قسەکەەوەی بەڕاستی بەزیکێتی کورسەکانی ئەوە دەکات داوای سەر و کۆمەڵ کچکۆ پارتی دەڵام جارە من کورسیم زیاتر هێناوە 27 کورسی هێناوە یەکێتی 18 کورسی هێناوە دەخۆگەڕوا وەفدەکان دێنە هەولێر بەڵام نایان بۆ لای یەکێتی ئەگەر بە پێی کورسیەکان بێ و سازوەکو وتمە بێ خەزعالی سەر پۆستی مەسەلەن سەرک وەزیران وەرگێ بەڵام وانە ئەوەنە بەڵام خۆ قسەکە ئەوە نییە قسەکەەوەیە بەڕاستی ئوستاز مەوزوعی کورسی و دەنگ و ئەوانە من ڕێزی لێگرم بەڵە پارتی دیموکراتی کوردستان کورسەکانی ئەکسەریەت بۆ زۆرتر بووە و هەر بۆیەش مەسەلەن بەشێکی زۆری پۆستەکانی هەرێمە بە بەڵام قسەکەەوەیە کە ئەگەر تۆ نەتەوێت لەگەڵ یەکێتی نیشتیمانی مەسەلەن هاوپەیمانێتێکت هەبێ شەراکەتت هەبێ ینی بارودۆخی هەرێمی کوردستان تێگەچێ ئەگەر با هەمووشی بەدەست پارتی دیموکراتی کوردستانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بێ خۆ بارودۆخەکە تێگەچێ خۆ ئەمە لەگەڵ ئەوەی کە شیعەکان و سوننەکان کەم و زۆر پشتیوانی لەم دوو جیهەتە کوردیەکەن بەڵام پێشیان خۆشە کە بارودۆخیان لەمەش خراپتر بێکە هەیە و ڕاستە ئێران دەخالت دەکا بە قازانیشیان یا تورکیا بە قازانیشیان بەڵام لە دەرفەتی ئەگەڕێن کە ئەمەی کە هەیە بێتە دیفاکتۆ دوو هەرێم ینی قەیچێکاڵن دوو هەرێم بێ و لانی کەم ئەم دیفاکتۆیەتە بەرە شوێنێک خراپتر بڕوە بۆ قسەکەوەیە کە پۆستی سەرە کۆمەر بە نەزەری من ئەوە ناهێنێ کە مەسەلەن هەموو پەیوەندیەکانی شێتی پارتی ئەوەندەی من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان باسی دووسێ کاندید دەکا وەکو بەڕێز کاک وشار زێباری فواد حسێن کاگەی ڕابەر بەڵام بەڵێ کاک ڕێبەر پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی بزانم تا ئێستا کاک مدیر مەکتەبی پێشووی جەنابی مام جەلال کاک نزار ئامێدی ئەوەندەی بزانم ئەو وێشەکە لەکانی دەبهێزەکان واگەر قەیرانەکە یعنی با بڵێم ململانەکە زۆر سەخت بێتەوە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیداکەی بەهێزترکە مەسەلەن خودی بەخۆ خودی کاک باڵ مەسەلەن بۆیە قسەکەمەوەیە کاکین ئەم پۆستە ئەگەر یەکێتی و پارتی عەقڵانە و منتەقی مامەڵەی لەگەڵ نەکەن ڕەنگە سەر کێشێ بۆ کێشەی زۆرتر کە حەلکردنی زۆر قورس بێ خزمەت کاکتۆر سەبارەت بە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئەوانیش لە کوردستان بڵین هەرێکان بە حەزمی خۆی کورسیە ناوە و بە 13 کورسی دەتوانن هیچیان دەستکەوێ یاخود پێکۆ دەتوانن ئەو پارتیویکیتی ناکۆن بەڵام ئەوانش دەتوان بێکۆ بچن بۆ بەغدا کا حەکیم دەنگەکە بە باشی نەگەیشتە من بەڵام ئەگەر بەبەستەوە بێ کاکە و دەنگەم بۆ دەگەڕێتەوە کاکە بەڕاستی کاکتۆر مەوەسمان لایەنە ئۆپۆزیسیۆنەکانە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان بە 13 کورسی هیچیان دەست دەکەوێت ئارەتوان بێکۆ بڕۆن بۆ بەغدا مستحیل نییە گەر بێت و بڵم لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و لەگەڵ دەسەڵاتە لە بەغا لە چوارچێوەیەکدا کاری هاوبەش بکەن بەڵام ئەمە دەمێنێت سەر ئیرادەی لایەنەکان بزان ئایا تا چەنە دەتوانن لەگەڵ ئەو خواستە جەماوەرەکان یا ئەو چوارچێوەیەکە دای دەڕێژن بەڕاستی لە سیاسەتا شتێکی مستحیل نییە ئەوەی کە هەیە بریتە لە بوونی ئیرادەیە لە نەبوونی ئیرادە بۆ پێکێنانی چوارچێوەیە کە کورتایدا بتوانێت خواستن نەتەوەی و نیشتیمانەکان تێدا ڕێکخا بۆیە بڵێ هەم ئۆپۆزیسیۆن بۆ خۆیان نەتوانن خۆیان ڕێکخەنەوە و هەمیش دەسەڵات دەتوانێت بۆ خۆی ڕێکخاتەوە و هەردووکیشان پێکەوە ئەتوانە چوارچێوەکدا لە بەغا نوێنەرایەتێکی سەرڕاستی کورد بکەن بەڕاستی حەزەکەمەوە بڵێم لە سەرەتای 2023 بەدواوە کورد لە بەغدا بە شێوازێک یەک لیست بووە یەک هاوپەیمانەتی بووە یەک فراکسیۆن بۆ وردە وردەوای لێ هاتووە کە مامەڵەی نادروستی نابەرپرسانە بەرامبەر بە لایەنەکانی تر وای کردو کە ئەم جاکارە دروست بێت ئێستا ئەم جاکاریانە یا بەرجەستەنەبوونی خواستەکانی هاوڵاتیانە چوارچێوەیەکی بەرنامەیەکی داڕژراودا ئەوا دەکات کە بەڕاستی بڵێن ئەگەر بێت و ئەمانە هەبن لە ئایندەدا بەڵێ زۆر ئاساییە کە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە لەگەڵ لایەنەکانی دەسەڵاتان لە بەغدا لە چوارچێوەیەکدا خۆیان ببیننەوە بەڵام ئەم چوارچێوەیە چۆنە دەمێنێتە سەرەوەی کە لە ئایندەدا چۆن لەسەر ڕێک دەکەون بۆ یعنی ئێستا ئێمە ناتوانین لەسەر ئەساسێک لە بەغدا کۆمەڵێک خواست نیشتیمانی هەیە لەسەری کۆک بین بڵێن ئێمە بەم شێوازە مامەڵە لەگەڵ ئەمانەدا دەکەین لە بەغا ئێمە ناتوانین لەگەڵ شیعە و سونەدا وەکو کورد مامەڵە بکەین بۆ ناتوانین یعنی هەنی چی شتێکی واتە ڕێگری کردو ئەگەر ڕێگریەکان وایە کە ئێمە لەسەری ڕێکەوەین با ڕێکەوتن بکرێت با گرفتەکان چارەسەر بکرێت بەڵام دابەشبوونەکە قوڵە لێکترازانەکە فراوانە بۆی ئەم لێکترازان و ئەم بۆشایە گەورەی کە نێوان هەم دوو حیزبی دەسەڵات پارتی یەکێتیە هەیە گەورەیە
و هەموو لە نێوان ئۆپۆزیسیۆن ئەم دوو حیزبەدایە گەورەیە بۆیە لێکترازانی ئەم دوانش بە تایبەتی گەورەترە بێتەوە بە تایبەتی پارتی یەکێتی لە کاتێکدا کە پارتی داوای سەرۆکۆماری عێراق بکە بۆ چونکە یەکێتی بە مافی خۆی دەزانێت پارتیش دەڵێ منیش مافمی ئەوەی داوا بکەن بۆیە ئێستا کەوەی کە ئێمە دەبیسین لە بەرپرسەکانی هەردوو لاوە کە قسە لە بەسەر ئەم بابەتە دەکەن و قسە وتار دەدەن لەسەر ئەم پرسە بەڕاستە ناکۆکیەکی قوڵ لە بینانان دەردەکەوێت لەسەر ئەم پرسە بۆیە تەنها کێشەی کورد لە بەغا بریتینە لە سەر و کۆماڵ بەرکو پریتە لە ئەو کێشە هەڵپەسێراوانەی کە لە چەندین ساڵە ئەمانە نەیانتوانێت لە بەغا چارەسەری بکەن سەرڕای ئەم هەموو گرفتانەی کە باسی دەکەین کە لەوانم هێزانەدا هەیە کە خواستە نیشتیمانەکانیان گۆڕیوەتەوە بە پۆست و پلەپایە لە بەغدا ئێستا دەتوانێت لە چوارچێوێکدا کۆ ببنەوە و کاکە لەمە دو چوارچێوە نیشتیمانەکە بکەن ئاساسێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ لایەنەکانی سونە و شیعە بەڵام ئەگەر بێت و ئێمە گرفتمان ئەوە بێ کێ سەرۆ کۆمارە بە پارتیە یەکێتی کێ وەزیری خارجی بە پارتیە یەکێتی کێ پشکی زیاتر بە پارتیە یەکێتی بەڕاستی لەو نێوەندەدا پرسە گشتیەکان پرسە نیشتیمانەکان پرسی هاوڵات ئەو پرسانی کە هاوڵاتی ئاسایی لە وڵاتەدا بەدەستیوە دەناڵێنێت ون دەبێ وەضایع دەبێ بۆیە گرنگە ئێمە لە هەرێمی کوردستانەوە وەکو دەستپێشخەری وەکو دەستپێشخەرێکی سیاسی هاوسەنگ لە نێوان ئەمێزانەدا بۆ بەغدا ئیتر واز لەم بەشکاری بێنن با ئێمە لە گرفتیەوەی کەوا کێ سەرۆ کۆمار بەدەستدێنێ پارتیە یا یەکێتیە موڵکی کامیانەیە موڵکی کامیان نییە کامیان پۆست زۆرتر لە بەغاوەرەگرن بێن ئێمە لە چوارچێوە گشتەکەدا کۆ ببینەوە لە چوارچێوە گشتەکەدا هەرێمی کوردستان بڕۆن بۆ بەغدا حیزبە ئۆپۆزیسیۆنەکان لەسەر خاڵک ڕێکەون و حیزبەکان دەسەڵات سەر خاڵە ڕێکەون دوای ئەوە ئەمان هەردووکیان لە چوارچێوەکدا لە بەغا کۆک بن لەسەر کۆمەڵێ پرسی نیشتیمانی ناکری ئێمە لە بەغدا بەڕاستی بەم بارودۆخەوە بچینە ئەوێ و لەوێش بڵێن وڵا خواسی نەتەوەی مامەجێناوە خواسی نەتەوەی کاتێککە بەدی دێن لەسەر لەگەڵ یەکڕێزیدایە ئەم یەکڕێزێش ئێستا خەلەلی بۆ دروست بووە بەهۆی بەرژەوەندی حیزبی تەسکەوە هەتاوەکو ئەم بەرژەوەندی حیزبە تەسکانە لە بەغدا بەردەستە بێ لەلایەن ئەم دوو حیزبی دەسەڵاتدارەوە بەڕاستی من بەگومانم لەوەی کەوا بتوانرێت ئەم چوارچێوەیە بدۆزرێتەوە چونکە ئەوەی کە دەخوێنرێتەوە ئێستا مامەڵەیەکی حیزبیە لەگەڵ پرسەکانە کە لەگەڵ بەغا دەکرێت مامەڵەیەکی کوردستانیانە نییە کوردستانیانە بە واتایی کەوا ئێمە کۆمیتەیەکی نیشتیمانی کۆمیتەیەکی کوردستانی مەطبەخێکی سیاسی کوردستانیمان هەبێت لەوێوە دانوستان و گفتوگۆ بکرێت لەگەڵ سونە لەگەڵ شیعە لەسەر ئەو چوارچێوەی کە ئایندەی 4 ساڵی ئەم حکوومەتە یا ئەم دەوڵەتە یا ئەم دامەزراوە سیاسانی تێدەپەڕێت یا چاوەڕێی دەکات لە 4 ساڵی ئایندەدا ئەو تەحەدیانەی کە ڕووی بەڕووی دەبێتەوە اینجا لێەوە بزانین چەندێک خواستەکانی کورد بەدەستە دەبێت. بەڵێ سپاس دەکەین کاکتۆر کاکێنەوە کاتمان زۆر کەمە بەسوارت بوو داواکاریانێکە کورتەیەتی پێدوایەتی جێبەجێ دەکرێت یاخود دەڵێن مرزمان جێبەجێکردنی دەستورە یان بۆ نمونە دەڵێن جێبەجێکردنی مادەی 140 ئەنجومەنی فێدراڵی یا سەینەوت و غاز مەسەلەی موچە هیچی پێدوایە جێبەجێ بکرێت کابینەکەی سوودانیش کارنامەکەم شتانە هەبوون بەڵام تەواو بوو هیچ نەکرێت. پێم وانە هیچ لەوانە جێبەجێ بکرێ و لە ڕاستیە یەکێکیان گرفتەکەەوەیە کە وەکو تۆشوتت کە خودی کورد خۆی بۆ خۆی یەگرتوونە بۆەوە ئەو داواکاریانە ئەو داواکاریە دەستوریانە لە هەلومەرجێکا بوو کە کورد بەهێزتر بوو یەکگرتوو بوو پێگە و نفوزی بەهێزتر بوو بەڵام لە ئێستاە کە شیعەکان ئەکسەریەتن و تا دێوەکو کوتم گروپی مقاومەی غێری مەدەنی بەقووە دەبێ و ئەو ململانێ تایفی و مەزهبی و ئیتنیکێ لە عێراق تا دێ خەریکە خۆی باشتر لە جاران خۆی دەرەخا یعنی مەبەستمەوە تۆخترە بێتەوە کە بە تایبەتیەوەی کە پیان وایە هەمیشە کورد مەترسیە لەسەر یەک پارچەی عێراق و شیعەکان لەوەش زۆرتر پیاوە سونیەکانیش هەمان مەترسین بۆیە بەنظری من ئەمانە زانی ئوستاز دەستور جوانترین دەستوری دنیا گرنگ نییە چیتیان نووسراوە گرنگەوەی جێبەجێکردنێتی ئێمە تەجربەی نێوان ئەریتریا و ئەسووپیامان هەیە لە دەی هەشتاکان و هەفتاکان تا نەوەتەکانیش کە ئەریتریا جیابەوە لە ئەسووپیا ینی چەند جار دەستوریان گۆڕی چەند جار مەسەلەن قسەیان کرد بەڵام هەرگیز ئەسووپیا مافی ئەریتریەکانی نەدا تا جیابوونەوەکانیان لە دوای ڕووداوەکانی 1990 بۆیە قسەکەم وەیە ئەم عێراق باوەڕیان بەڕاستی مەسەلەی کورد و مافەکانی و دەستور و کەرکووک و یعنی کاگەن من 20 ساڵیش لەوە پێشوتومە بەڕاستی ینی گەڕانەوەی کەرکووک بۆ سەر کوردستانوانە شتێکی غێر ممکنە مستەحیلە ینی
ڕەنگە دیموکراسی ترین دەسەڵات لەسەر لە عێراقا هەبێ ڕێگا ناداکرد و گەڕێتەوە بۆ سەر کوردستان یەکێکە لە دڵی دەوڵەت بە کەرکووک یعنی ئەگەر بەسرا شارڕێگای عێراقە بۆ سەر دەریا بەغدا دڵی دەوڵەتە ئەو کەرکوو دڵی اقتصادی عێراقە لەبەرەوە ئاسان نییە ئەمەکە لە ئێمەوە ئەوەی نێ و دوایە بوو معلوماتی جەنابەت هەر لەم هەڵبژاردنانە کورسیەکانی کورد کەمی کردووە بەرامبەر کورسیەکان بڵێ من باسی بەس کەرکوو بکەم بەڵێ لە ناوچە جێناوەکان لە هەڵبژاردننی ئەم جارە بۆ ئەم جارە 90 کورسیەکەی بۆ بە 13 کورسی قسەکەوەی مەسەن تۆ کورسیەکان کەمی کردو لە مەلایەت چۆن نتوانی مەسەلەن بڵێ کاکو بۆیە بە نەزەری من ئەمانە ئوستاز قسەیە و من هیوادارم مەسەن وابێ بەڵام ممکن نییە ئەم دەستورە بۆ معلوماتجانە ئەم دەستورە و بەندەکانی لەم هەلوو مەرجەی 4 ساڵی کە پێیا تێپەڕین هەرگیز مافی زیاتر نادا بە خەڵکی کوردستان لەوەی پێشتر هەبووە بە کوتی کاتونەوە بە سوار بە حکوومەتیێرن پێک دێت نەوەی نوێی پێدوێت چتەنا بەبێیەتی پارتیونەوەی حکوومەت ئۆستاز زانی یەکەم پێم وایە پێکێنانی حکوومەتی یاریی کوردستانەکەوێتە دوای پێکێنانی حکوومەتی عێراقیەوە کە حکوومەتی عێراقیشەکەوێتە مانگی ڕەنگە 3-4 ساڵی داهاتوو ئەمە یەک دوو هەم ئۆستاز پێکێنانی هەر حکوومەتێک لە هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی و پارتیانە بێ کێشەی قوڵ و گەورە بە دوای خۆیانێ بۆ 2010 کورسەکانێکیان بەجێهێشت و 2019 پێم وایە یەکێتی ئەو دەی من بزانم ینی بەڕاستی نییە پێم وایە یەکێتی ئەم تەجربەیە دووبارە ناکاتەوە خۆشیانەڵن ئەمڕۆ لە ڕاگەیانی مەکتەبی سیاسی ڕاگەیانەکەی مەکتەبی سیاسی حەزیری بەشداری نەوەی نوێ ڕەنگە یەکێکیان ئەو فاکتە بێ کە سەرۆکەکەیان دەستگیر کراوە ڕەنگە بیانەوە لە بەرامبەر ئەوەیە هاوپەیمانەتی پارتی دیموکراتی کوردستان بکەن بەڵام پێم وانە ئەو هاوپەیمانێتە سەرکەوتو نابێ ئەو حکوومەتە بەڕێوە ناچێت زانی لەبەرچی وزات لەبەرەوەی نەوەی نوێ پانتایەکی جوگرافی نیە هێزی ئەسکەری و ئەمنیەتی نییە و جەماوەرەکەی ئوستاز جەماوەرەکەی بینی چۆن دابەزیوە بۆیە جیاوازی یەکێتی یا جیاوازی پارتی لەگەڵ یەکێتی بۆ حکومڕانیەوەیە کە نفوزی هەیە ناوچەیەکی بەدەستەوە زۆنێکی هەیە هاوپەیمانی ناوچەیی هەیە لەبەرەوە ئوستاز کارێکی مستەحیلە و لە هەر حاڵدا من پێم وایە سەر ڕای هەموو ئەو دەستشکان و یەکتشکانێکی هێژێتی پارتی لە ماوەی ئەم چەند مانگای و کردویانەوەیکن بەڵام بە نەتیجە زۆر بەرژەوەندی وایان لێکا کە بەیەکەوە بەزدە سوپاس دەکەین کاک حوسێن لە ستۆدیۆ هەروە لە هەولێرە دکتۆر ئیبراهیم محەممەد بوو لە کاتیشمان تەواو نازنەوە خزمەت جەناب سوپاس جەنابشت دەکەین سوپاس بە بینێرانی بڕێ سوپاس بە هاوکارانم خواتانەوە